پاشان تۆ زانی کە مەسەڵەن لەناو ئەم هەرێمی کوردستانی خۆمانە گەنجی زۆر داهێنەر و بلیمەت بوونی ئێمە باسی گەنجێک بکەم کە بەڕاستی لە بوارەکەی خۆیان زۆر داهێنەر بووە لە ڕۆژانی 12 و 14 ئەم مانگە کۆنفرانسێکی هاوبەشی گۆگڵ و وەیز لە وارشۆی پایتەختی پۆڵەندا بەڕێوەچوو تیادا تاکە کوردێک و لە هەموو عێراقدا دیار بەکر بوو کە گەنجێکی خەڵکی کەلارە تیادا بەشداری کردووە لە کۆنفرانسەکە لەوێ باس لە بەرەو پێشچوونی نەخشەی دیجیتاڵی کراوە لەلایەن ئەو دوو کۆمپانیاوە و زۆر باس و خواست کراوە زۆر خاڵخراونەتە ڕوو چۆن پەرە بە نەخشەی دیجیتاڵی بدرێت و جێ بکرێتەوە لە هەموو جیهاندا وەکوتم تاکە بەشدار بوو دیار بەکر بووە کە کورد بووە و لە هەموو عێراقەوە ڕۆیشتووە بەشداری کۆنفرانسەکەی کردووە و ئەوان هەوڵیان داوە دیار لەگەڵ کۆمەڵی هاوڕێدا کە زمانی کوردی لە ناو وەیزدا جێ بکەنەوە ئێستا هەموو ڕێکارەکانیان تەواو کردووە ماوە تەواو قبول بکرێت و تەرجمەیان کردووە بۆ ئەوەی کە ئیتر نەخشەی شوێنەکانیش بە زمانی کوردی لەو ئەپەدا بوونی هەبێت دیار تایبەت بە نۆڕادیۆ لە وارشەوە قسەی بۆ کردوین باگوێبیستی بین. سڵاو لە بینەرانی نۆڕادیۆ من دیار بەکرم لە شاری وارشۆ لە پۆڵەنداوە لەگەڵتانم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە بەرواری 12 هەتاوەکو 14 ئەم مانگە من بانگێشترام بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی هاوبەشی گۆگڵ و وەیز بوو کە لە شاری وارشۆ بووە ئاماژەم پێدا لە کۆنفرانسەکەدا کۆمەڵێکی زۆر خاڵی گرنگ دەربارەی بەرەو پێشبردننی نەخشەی دیجیتاڵی هەموو جیهاندا باسی لێوەکرا خۆشبەختانە منۆکو تاکە بەشدار بوو لە هەموو عێراقدا توانیم وەکو کوردێک لەوێن بەشدار بم کۆمەڵێکی زۆر خاڵی گرنگ لەوێ فراوە ڕۆ ئێمەش بەشدارێکی کارامان هەبوو هەروەها توانیم لە ماوەی ساڵی ڕابردوودا کە بە زۆرترین کاری ئیدیتینگ و زیادکردنی شوێنەکان ببم بە یەکەم کۆنتریبیوتەر کە زۆرترین خاڵ بۆ بکاتەوە لە ساڵی ڕابردوودا دیارە پێم خۆشە ئاماژە بەوەش بدەم کە ئەم کۆنفرانسە بە ناوی EMI کە مێگامێتاپە واتە بۆ بەشداربووانی ئەوروپا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا بوو ئەوەی گرنگە لێرەدا پێم خۆشە ئاماژەی پێ بدەم دیارە من ساڵی ڕابردوو داوای ئەوەم کرد لە ستافی وەیز بۆی زمانی کوردی بە شێوەیەکی فەرمی بۆ ئەپی وەیز زیاد بکەم خۆشبەختانە ئەوان ئەو داواکاریان قبول کرد من توانیم لە ماوەی لەگەڵ تیمێکدا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کاری وەرگێڕان تەواو بکەین لە ئێستادا کاری وەرگێڕان تەواو بووە پێشکەشی وەیزمان کردووە ڕەنگە لە چەند مانگی داهاتوودا بە شێوەی بێتا بڵاو بێتەوە دواتر بە شێوەیەکی فەرمی بڵاو بێتەوە بۆ هەموو ئاکارهێنەرە ئەوەی گرنگە من ئاماژەی پێ بدەمەوە کە لە زمانی کوردیدا لەگەڵ فۆنتەکانە کێشەیەکمان هەبوو کێشەی پێکەوەنەرەکانی پیتەکان خۆشبەختانە لە وڵاتی ئیتالیا دیڤلۆپەرێکی زیرەکمان دۆزیەوە قسەمان لەگەڵی کرد لە نزیکەوە بۆی بتوانین ئەو کێشەیەش چارەسەر بکەین و لە ئایندەدا ئەو کێشە بۆ بڕۆمان نەبێتەوە.